بەڕێزان کاتان باشی وادارم ساغ و سەلامەت بن تکای لەگەڵما ببێنەوە پێم وایە گرفتێکمان بۆ هاتە پێشەوە ئەویش لەگەڵ فەیسبووکەمانە داوای لێبوور نەکەم ئەی هاوار بمبورن هاوڕێن داوای لێبوور نەکەم هاوڕێن گرفتمان هەیە سڵاو کاک سەلاح گوێ لێمە نەخێر دەنگی نییە گرفتمانەیە نەخێر ئەم دیسانەوە دەنگ نییە کاک سەلاح لە لای منیش گرفت دروست بووە نەخێر دەنگ نییە نازانم چییە مەوزوع نەخێر دەنگە نییە کاک سەلاح ببوورە ئای هاواتێکی مالێ دەنگ دێ ئێستا مامۆستا ئێستا دەنگ هەیە بەڵێ زۆر باشەوە چوومەوە جێگاکەی پێشتر چوو بووین دیسان پاک ببەوە ئیتر هیوادارم ئەمجار تووشی کێشە نەبینەوە داوای لێکردن دەکەم بەڵام پێم وایە سەری کامێراکە تۆزێکدا دەخەم پێم وایە کەس ئاگای لە ئێمە نییە پێم وایە من لە فەیسبوک ڕیپۆرت کرام ڕایدەوەی ئەوەم پێ ناخۆش بەرنامەکە ناچێت بۆ فەیسبوک جاری یەک دقە بۆ سەبا بزانین ئەمە لێرە چی ڕۆیات بزانە بۆ جێبەجێ دەبێتەوە باشە یەک دقە ئێستا دێمەوە خزمەت باشە ئێستا بزانم لێرە چیمان هەیە ببورن هاوڕێیان مشکیلەمان هەیە هاوڕێیان مشکیلەمان هەیە نەختێ لەسەرمان بوەسن هێڵێ 24 ساعت ناتوانم شت شێرکەم بە هەر حاڵ بەڕێزان خۆشەویستان هیوادارم لەگەڵمان بن لەو بەرنامەیە تکایە بەرنامەکە شێر و لایکەن ڕزگار حەمەل لەگەڵتانەیە لەگەڵ میوانی ئازیزمان کاک سەلاحی عەباسی کە قسە و باسێکمان هەیە لە سەر مەسەلەی لۆزان من پێم باشە سەرەتا وەکو ئەوەی کە لە یوکۆپیدیا باس کراوە مێژوێک لە لۆزان باس بکەین کاک سەلاح پەیماننامەی لۆزان لە 1923
پەیماننامەی ئاشتی نێوان تورکیا و هاوپەیمانان بووە. بە فەڕەنسی پێوترێت تریت دی ئەوە لۆزانە، پەیمانی لۆزان پەیماننامێکی ئاشتیە کە لە کاتی کۆنفرانسی لۆزان لە ساڵی 1922 بۆ 23 دانوستانی لەسەرکراوە لە کۆشکی ڕوومێن لە شاری لۆزان سویسرا لە 24 تەموز 1923 واژۆکرا. ئەم پەیماننامەیە بە فەرمی ئەو ململانەیە یەکلا کردەوە کە لە سەرەتادا لە نێوان ئیمپراتۆریەتی عوسمانی و کۆماری فەڕەنسی و پەیمانان و بەریتانیا و شانشینی ئیتالیا و ئیمپراتۆریەتی ژاپۆن و شانشینی یۆنان و شانشینی یۆگۆسلاڤیا و شانشینی ڕۆما لە سەرەتای جەنگی جیهانیەوە هەبووە. دەقی ڕەسەنی پەیماننامەکە بە زمانی فەڕەنسیە. پەیماننامەکە دەرەنجامی هەوڵی دووەمی ئاشتی بوو دوای پەیماننامەی شکست خواردووی پەسەند نەکراوی سیڤەر کە ئامانجی دابشکردنی خاکەکانی عوسمانی بوو. پەیماننامەی پێشووتێ لە ساڵی 1920 واژۆکرا بوو، بەڵام دواتر لەلایەن بەسوودنەوەی نیشتیمانی تورکیاوە ڕەتکرایەوە بۆ هەڵوەشانەوەی پەیماننامەکە خەباتیان کرد. لە ئەنجامی جەنگی نێوانی یۆنان و تورکیا ئەزمیر وەرگیرایەوە ئاگربەستی مۆندانیا لە تشرینی 1922 ڕاگەیەنرا. لەم کۆنگرەیەدا گەلێک بابەتی تایبەت بە کێشەی ناوچەی و ڕامیاریەکان و چارسەرکردنی کێشەی مووسڵ و سیستەمی تەنکە دەریایەکان و کێشەی سیستەمی مافی بێگانە و کێشە ئابووری و دارەیەکانی وەک قەرزی گشتی عوسمانی و پاراستنی بەرژەوەندی ئابووری بێگانە خرانە بەرباس و گفتوگۆ. کۆنگرەی لۆزان کە پەیمانی لۆزانی لێکەوتەوە زەبرێکی کاریگەری لە بابەتی کورد و کێشە ڕەوایەکەی دا و نەیهێشت ئاوات و داخۆزەکانی کورد بە پێی پەیمانی سیڤەر بێتە دی. ئەمە ویکیپیدیا کاک سەڵام هەروەها وەکوەشی لە ناو ڕۆشنبیران و لە ناو کووردا بڵاو بۆتەوە مێژووی لۆزان بەم شێوەیە. با ئێمە بینە سەر پرسیارەکانمان کاک سەڵام. دیارە بەپێی ئەو مێژووی کە ئێستا خوێنمانەوە پەیماننامەی لۆزان کە لەو ساڵە لە بین لە نێوان هاوپەیمانانن دروست بووە. ئەم پەیماننامەیە کورد خۆی بە مەخدوورە زانێ، بەقەدر لێکراوە زانێ لە 100 ساڵی ڕابردووە نووسەران و منەوەران و ڕۆشنبیران و ئەمانە قسە سەر ئەم غەدرکرداکەن. بەڵام من پێش ئەوەی باسی ئەم غەدرکردنە بکەین پێم باشە باسی پێش لۆزان بکەین، باسی ئەو مێژووە بکەین کە لۆزانی پێکێناوە یاخود لە پێش لۆزان کورد و ناوچەکە چۆن چۆنی بووە، یاخود ئاوا بڵێن لە پێشەڵی جیهانی ناوچەکە چۆن بوو ئەو شۆڕشانەی کراون چێ کردوون و ئامانجیان چی بووە. ئایا کورد هەوڵی دەوڵەتی داوە یان خۆ گونجاندن بوون لەگەڵ ئاین و دەوڵەتی عوسمانی؟ بەڵێ سەرەتا زۆر سڵاو بۆ ئێوە کاک ڕزگار، هەروەها بۆ بینەرانی بەڕێز کە چاو لە بەرنامە دەکەن و ئەوانەی کە دواتر بەرنامەکە دەبینن. دڵنیام ئەم جارە هیچ گرفتی تکنیکی نایەتە پێشێ و درێژە بابەتەکە درێژە پێ دەدەین. بەڵێ پرسیارەکە دیارە دەبێت بە منزل بە منزل ینی بە چەند قۆناغ بۆی بچین. ئەوەی کە پرسیارێکی زۆر گرنگەوەیە میلەت چۆن دروست دەبێ. دووەمین پرسیار ئەوەیە ئەگەر جیاوازی لە نێوان دەوڵەت و میلەتدا چۆنە، ئایا کورد لە قەرنی 19دا لە سەدەی 19دا میلەت بووە؟ چونکە میلەت لەوانەیە بەبێ دەوڵەت هەبێ، ینی لە مێژوودا هەیە کە ئەو پێناسانەی کە میلەت پێناسە دەکەن لە گروپێکدا دروست دەبن، جا ئەمانە دەبن بە میلەت دەنێو خۆیاندا بەبێەوەی دەوڵەتیانە بێت. جاری واشەیە دەوڵەتێک دروست دەکردرێ کە میلەتەکە تێیدا دروست نەبوو، ینی میلەتەکە غایبە. ئەگەر ئێستا ئێمە چاو لێ بکەین لە بۆ نمونە سووریا دەوڵەتی هەبووە لە دوای بڵین ئەو کاتەوە کە فەڕانسەویەکان سەر بە خۆیان پێدایان تا ڕادەیەکی زۆر بەجێیان هێشت، چونکە پێشدا ناوەندی سووریا درابوو بە عەرەبەکان، بەڵام شوێنە گرنگەکان بەندەرەکان لە دەریای مدیترانە بۆ فەڕەنسا هەڵگیرا بووە. هەروەکو نمونە دەیهێنمەوە ئەمە دەوڵەتی بۆ دروست کرا، دەوڵەتی هەبوو بۆ ماوەی تا حافزە سەد و کوڕەکەشی کە ئێستا هەر بەردەوامە. بەڵام ئایا سووریا بوو بە
میلەتێک لەوێدا هەبوو یا چەند میلەت هەبوو و ئەو میلەتانە ئەو کێشەیە چۆن دروست بوو. دیارە بە سووریا نییە، کێشەی سایکس پیکۆ هەموو مێژووی ناوچەکە لەو بڵین هەر لە 70 ساڵی ڕابردوورە ئەو کێشانە وردە وردە سەریان هەڵدا. پێشدا لە کێشەی ئیسرائیل فەلەستین سەری هەڵدا، کێشەی مەسیحیەکان و موسڵمانەکان لە لوبنان دوایە سەری هەڵدا، ئەو پێکاتانە دوایە کێشەی سونیەکان لە سووریا سەری هەڵدا. حافز ئەسەد 20,000 کەسی لە یەک شار کوشت لە شاری حیما. ئەمانە بۆیە دەڵێم کە ئەگەر ئێمە چاو لە سەدەی 19 بکەین پێناسەکانی میلەت لە کورددا چۆن دەتوانین دیاری بکەین. دیارە ئەمە بەس شمولی کورد ناکە بەتەنێ، چونکە عێراق، سووریا، عەرەبستان، ئوردۆن، وڵاتانی عەرەبی بەگشتی خاوەنی دەوڵەت نەبوون. ئینگلیسیەکان پێیان وابوو ئەوانە میلەتن، بۆیە دەتوانن پادشایەکیان بۆ دروست بکەن و قەولیشیان دابوو بە شەریف پاشاوە دوایە کوڕەکەی فەیسەڵ کە پادشایەکی یەکگرتووی عەرەبیان بۆ دروست دەکەن، کە دوایە چونکە لەگەڵ فەڕەنسا بڕیاریان دابوو دابەشی بکەن سووریای نەگرتەوە. مەلەک فەیسەڵ تووڕە بوو، شەریف پاشا تووڕە بوو لەسەرەوە، دوایش هەر پێکاتن عێراقیان دانێەوە. دوایش نیشانیدا کە ئینگلیسیەکان لەسەر عەرەبەکان تووشی هەڵە بوون. عەرەبەکان ڕاست بوو یەک زمانیان هەبوو، یەک ئاینیان هەبوو، هەرچەندە نێو ئاینەکەشیاندا ئینگلیسیەکان زۆر نایان دەزانی جیاوازی شیعە چییە لەگەڵ سونی، ئەوانە جیاوازەکانیان چۆنە. بۆیە ئێستا دیارە ڕێی مێژوونووسەکان لەسەر ئەوەش دوو دەستەیە. من تۆزێک باسەکە ئێستا لەوانەیە لە سەدەی 19دا نەبێ، داوای لێبردن دەکەم بەس دەگەڕێمەوە، چونکە باسەکە ئاوا نەبێ ڕوون نابێتەوە. ئەویژەوە بوو کە هاتن پادشایەکی سونیان بۆ زۆرینەیەکی شیعەدانا لە عێراق. ئایا ئەمە بە ئەنقەست کرا وەکو سیاسەتێکی کۆلۆنیالیستی و ئیستیعماری بۆی کە دەوڵەتێکی لاواز لەوێ دروست بێ کە ئەو دەوڵەتە قەت نەتوانێت ببێتە دەوڵەتێکی بەهێز، هەمیشە ترسی هەبێ لە زۆرینەیەکی کە مخالیفێتی یا لە زۆرینەیەک کە دەبێ سەرکوتی کا، دەبێ پێشی بگرێ، نابێ ڕێگا بدا شۆڕش بکات، ئایدنتیتەی جیاوازی هەیە. ئەمە یان ئەوەی کە هەڵەیەکی مێژوویی بوو بەهۆی ئەوەی کە پێکاتەکانیان لە عێراق نەدەناستی، بەهۆی ئەوەی کە نەیان دەزانی ئیسلامیان عەرەب ئەمە جیاوازەکانیان چۆنەوەیان دەزانی عەرەبەکان یەک نیژادن، یەک میلەتن، یەک زمانن، یەک ئاینن، بڵین زانیاری و زانستیان کەم بوو. دیارە هێندێک لە مێژوونووسان کە من مەسەن کتێبێک نووسراوە داوید فرامکین نووسیوێتی بە نێوی ئەو سوڵحەی کە هەموو سوڵحەکانی لە ناو برد لەسەر سایکس پیکۆ و لەسەر مێژووی شەڕی یەکەمی جیهانی نووسراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو پێی وایەکەوە هەڵایەک بوو لە ئەوەی زانستی کەمیان هەبوو لەسەر پێکاتەکان لەسەر ناوچە و بۆیە تووشی ئەم هەڵەیە بوون لە عێراق. لە سووریەش دیسانەکانێت تووشی ئەوە بوون کە ئەو سنوورانێک کە کێشایانن، هەروەها لە لوبنان پێکهاتەکانیان، ینی لەو شوێنانێک کە پێکاتەکان تاڕادەیەک لێک نزیک بوون، قەبایلەکە پێکەوە ئەو تەزادی ئانتاگۆنیستیان دژبەرایەتی ئاینی و هەویەتیان نەبوو، شتەکە ئاسانتر چۆپێشێ وەکو لە ئۆردۆن مەسەلەن ئەو کێشە ناوخۆیانە کەمتر بوو تا لە لوبنان، لە سووریا، لە ئیسرائیل کە بینیمان، ینی کێشەی ئیسرائیل 1940 کە شەڕی یەکەم دەستی پێکرد 1970 کە تەواو بوو، ئەو کێشەیە هەر نەبوو، لە ئارادا نەبوو، دەوڵەتێک بە نێوی ئیسرائیل نەبوو. ئەوەش بەهۆی سایکس پیکۆ و بەهۆی ئەو دابشکاریەوە دروستکرا. کێشەی سووریا، کێشەی عێراق، ئەوەی کە دەوڵەتێکی بەهێزی سونی دەبێ زۆرینە سەرکوتکە. من پێم وایە سەدام حوسێن خۆی بەرهەمی سایکس پیکۆیە، ینی ئەو دیکتاتۆریەت و ئەو زوڵم و زۆرەی کە لە عێراق ڕوویدا، ینی ئەو سنوورانە وا بوون لە جیادوەی کە مەسیحیەکان پێکەوە، بڵین سونیەکان پێکەوە،
شیعەکان بەیەکەوە دەوڵەتیان بۆ دروست بکرێ کە زۆری نەبن تێیدا دەوڵەتەکان ڕێک پێچەوانە بوون لە سووریەش دوایە بینیمان کەمایەتێکی عەلەوی هات کودتای کرد پێشداش سووریە جێرە و کێشەی زۆری ناوخۆیی هەبوو چونکە هەر وەک باسم کرد دەوڵەتەکە دروست کرابوو میلەتەکە نا یعنی میلەتی یەک پارچەیان میلەتی کە زۆرینەیەک لەوێدا وەکو لە ئێران هەوا بوو ئێستا من دەڵم ئێران مەسەلەن یان تورکیا زۆرینەیەکی تورک یان فارس هەبوو کە بەسەر کەمینەکانی دیکەدا حکمی دەکرد لە سەدەی 19 داوا بوو بڵین ئەوە ئیمپراتوریەکەدا ئەسڵدا یا فارس بوو یا تورک بوو بەڵام پێکهاتەکە یان ئیستراتیژی یان سیاسەتی دەرەوە و ناوەوە و ئەو شتانە ناکرێ بڵێ ناسیۆنالیستی بووە ناکرێ بڵێ ینی ئاین پێکاتەی هویەت بووە لە دەرەجە یەکەمدا دووەمیش سیستمی مەلەکوت تەوایفی ئێستا دەگەڕێینەوە بۆ ئەو باسا کە دوێنێ کە بەرنامەکە خەتە بوو هەندێک ئەو باسەمان کرد چونکە ئەو باسە ئێستا دوێنێ نەمان توانی تۆماری بکەین ئێستا دووپاتی دەکەینەوە هەندێک لایەنەکانی واتە ئێمە لەگەڵ مێژوویەک تەرەفین کە ئەو مێژوویە پسانێکی تێدایە ئەو پسانەش 1970 و 1940 ینی لە دەکرێ بڵێ پێش شەڕی یەکەمەوە ئاڵوگۆڕ پێک دێ لە ناوچەکەدا ئەو ئاڵوگۆڕە بەڵام ئەوە نییە کە دوایە دەیبینین واتە کوردیش لەو ناوەدا یعنی ئێمە ئیمپراتوریەکی عوسمانیمان هەیە ئیمپراتوریەکی ئێرانیمان هەیە هەردووچیان یەکیان لە دەرەوە ڕادەڕوخێ یەکیان لە ناو خۆ ڕادەڕوخێ لە ئێران ئینقلابێک ڕوودەدا بە ناوی مەشروتیەت دیارە بێەوەی کە هێرشی لە دەرەوە ڕابکرێتە سەر خۆی دەڕوخێ ئەو ئیمپراتوریەتە لە ناو خۆیدا بەڵام سنوورەکان و قەوارەکەی هەروە خۆی دەمێنێتەوە بەس پێشەوەی کە بڕوخێ زۆر لاواز کراوە رووسیا زۆر شوێنی لێداگیر کردووە ینی زۆر مەسەلەن شوێنیان لێجیا کردوێتەوە زۆر بچووک کراوەتەوە ئەو قەوارەی پێشەی نەماوە لە سەدەی 19دا کە دەگۆڕدرێن بەرەو چی دەچن بەرەو دەوڵەتی سیکولاری وەکو ڕزاشا و ئاتاتۆرکی ڕزاشا و ئاتاتۆرک بەڕاستی زۆر لێک نزیکن هەرچەند ئاتاتۆرک زۆر بڵین شێرگیرتر بوو یان زۆر هەڵوێستێکی تونتری هەبوو بەرامبەر بە ئاین و بەرامبەر بە سیکولاریزمێکی تونتر بوو لە بەرامبەر بە ڕزاشا بەڵام زۆر لێک نزیک بوون ئەوەی کە دەوڵەت میلەت لێرەدا دروست دەبێت ئەو دەوڵەت میلەتە چۆن دروست دەبێت من پێم وایە دێرەدا پێویستە هەندێک ئیمپراتوریەکان پێکەوە بەراوردکەین سیستمی مەلەکوت تەوایفی لە ئێران و لە تورکیا لێک بدەینەوە ئەو سیستمی خێڵەکی و فێۆدالیزمی کە زۆر دیارە شتیان لەسەر نووسیوە لە کوردیشدا هەندێک مێژوو نووسی وەکو دکتۆر عەباسی وەلی یان کەسانی دیکە لەسەر ئەو سیستمی سەرمایەداری پێشوو یان بڵین لە سەدەکانی پێشێدا کتێب و بەرهەمی زۆر گرینجیان نووسیوە ئەوەی کە ئێستا ئێمە دەتوانین ینی بە بەڕاشکاوی وەکو بڵین مێژوو هەندێک شتی دەرخستووە مێژوو نووسان هەندێک بابەتیان دەرخستووە لەسەرەوە ئەوەیە کە لە سەدەی پێش سەدەی 19ەوە ئوروپا بەرەو دەوڵەت میلەت چوو آخر ئیمپراتوری ینی لە ئوروپا ئیمپراتوریەکان دەکرێت مقارنە بکرێن لەگەڵ ئیمپراتوری رووسیا و ئیمپراتوری عوسمانی و ئیمپراتوری ئێران ئیمپراتوری ئوتریش مەجارستان دوایین ئیمپراتوری بوو کە لە ئوروپا ماوە ئیمپراتوریەکی دیکەش هەبوو ئینگلیستان یان بڵین بریتانیای مەزن بریتانیای مەزن زۆر جیاوازی هەبوو ینی لە نێو خۆیدا دەوڵەت میلەت بوو ئەو شتەی کە دەوڵەت میلەتی مدرنی پێدەڵێن لە دەرەوەی خۆیدا ئیمپراتوری بوو لە حاڵێکیدا ئیمپراتوری عوسمانی دەوڵەت میلەت نەبوو لە نێو خۆیدا ئیمپراتوری ئێرانش دەوڵەت نەتەوە نەبوو بەڵکو ئیمپراتوری بوون مەمالیکی مەحروسیان هەبوو ئەو مەمالیکەی کە باج و خەرجیان پێدا بەڵام ئینگلیستان ئیمپراتوریەکەی جیاواز بوو ئەویش دوایە وردە لە سەدەی 19دا بیستدا بەشی زۆری وڵاتانەی لەژێر دەستیدا بوون لە دەستیدان بەڵام ئەو ئیمپراتوریانەی زوو شکستیان خوارد لە عوسمانی و ئێران و بڵین ئەو ئیمپراتوری ئوتریش مەجارستان
بەشی زۆری شوێنەکانی خۆیان لە دەستدا و هەڵوەشانەوە. ئیمپراتوری ئوتریژ مەجارستان بوو بە چەند وڵات. ئیمپراتوری عوسمانی هەر لە 1970ەوە بەولاوە شیمالی ئەفریقای لە دەستدا. 1882 ئینگلیسیەکان چوونە میسریان گرت، ینی حکمێکی فەرمایشیان بۆ عوسمانیەکان هێشتەوە، چونکە لەگەڵ عوسمانیەکان قەراردادیان هەبوو ئوسمانیەکان ڕێگای هیندوستانیان لەسەردا نەخەن، ئەو تەنگەی داردێنێل یان ئەوەی کە ئەوروپا و ئاسیا بەڵێ لێک دەبەستێتەوە بۆ ئینگلیسیەکان زۆر شوێنێکی ئیستراتیژیک و گرنگ بوو کە ئەمە ڕێگای هیندوستان بوو. هیندوستانیش سەرچاوەیەکی گەورەی ئابووری بوو، یعنی ئێمە باسی سەردەمی کۆلۆنیال دەکەین. ئینگلیستان دوو سێ مشکلەی هەبوو. یەکیانەوە بوو کە دامێنەی جوگرافیای ئیمپراتوریەکەی زۆر گەورە بوو، ڕاگررتنی زەحمەت بوو، بەڵام یەکەم هێزی بڵین یەکەم هێزی دەریایی بوو لە جیهاندا لە ڕووی هێزی دەریاییەوە. بۆیەش بەشی زۆری کارەکانی لە ڕێگای هێزی دەریاییەوە هێزەکانی هاتوچۆ پێدەکرد و یان کالا و مەنابعی تەبیعی و سروشتی لە هیندوستانەوە یا لە شوێنی ترەوە دێنا بۆ تیجارەت و بازرگانی و فرۆشتن و بۆ ناوخۆی بریتانیا. لەگەڵ عوسمانیەکان پێکات بوون کە ئەو ڕێگای هیندوستانە بەکراوەی بمێنێتەوە. لە هاوکات میسریان لە دەست عوسمانیەکان دەرهێنا بوو، بەڵام عوسمانیەکان چاوپۆشیان لێکرد بوو، چونکە بڵین بە فەرمی یان بە زاهیر یان بە ڕووکەش وانیشان دەدرا کە هێشتاش حکمی عوسمانی لەوەیە، بەڵام قسەی کۆتایی ئینگلیز دەیکرد لە میسر، یانی لەسەر هەموو شتێک. ئەمە دوای شەڕی دووهەمی جیهانی ئینگلیستان عینی بڵین سەرپەرشتی لەسەر بین النەهرین یان عێراق و ناوچە پەیدا کرد کە لەسەر میسر هەیبوو. ئیتر ئەو ناوچانە دێرەدا قسەی کۆتایی ئینگلیز دەیکرد. بە هۆکارێکی زۆریشەوە ئەمانە هاتن بڵین فەرەنسایان کردە شەریکی خۆیان، یان ئینگلیسەکان نیگەران بوون لەوەی کە رووسیا دابکشێتە خوارێ. دیارە لە سەدەی 90دا ئەو کێشیان لەگەڵ رووسیا هەبوو. کێشەکەژەوە بوو ئینگلیس و رووسیاش خوازیاری ئەوە بوو وەکو ئیمپراتوریەک بەرەو جنوب بەرەو باشوور بچێ. باشوور شوێ بوو، ئەفغانستان بوو، پاکستان بوو، ئێران بوو، لەگەڵ تورکیا چەند جار تووشی شەڕ بوون، چەند ناوچەی لە تورکیا داگیر کرد. ئەمە لە سەدەی 19دا دەریای ڕەش بوو، لە دەریای ڕەشەوە دەیویست بگاتە ئەو تەنگەی داردانێر و ئەو ڕێگایی بەسەردا داخرا بوو. ئینگلیستان زۆر زیرەکانە سیاسەتەکانی لەگەڵ عوسمانی دانابوو کە عوسمانی ئینگلیستان وەکو پشتیوانی خۆی چاو لێ بکە و ئەو ڕێگای هیندوستانە بکرێتەوە، تووشی کێشە نەبن و سڵحێکیان پێکێنابوو لەم ناوەدا. بۆیە لە سەرانسەری سەدەی 19دا کێشەی ئینگلیستانەوە بوو کە رووسیا نەیەتە خوارێ. رووسیاش حولی هاتنە خوارەوەی دەدا، بەڵام لەو لاشەوە ڕێگای بڕێک لێ گیرا بوو، وەکو چێچێن و بڵین تاجیکەکان و یان بڵین قەزاقەکان و تورکەکان و زۆر نەتەوەی تر لە ناوچەکەدا هەبوون کە ڕاستەوخۆ حکمی رووسیایان قبول نەدەکە. رووسیا هەمیشە هێزی چەکداری دەنات، هێزی نیزامی هەبوو، زۆر جاریش شەڕ و پێکدادان ڕووی دەدا لە نێو ئەو قەبایلەی کە ئەوانیش ستراکتێری بڵین میلەتیان یان میلەتی بچوک بوونیان میلەتی قەبیلە بوون، واتە مەسەلەن لە نێو چێچێنەکاندا لەگەڵ یا لە کەزاقەکاندا لەگەڵ قەبایل ڕوبەڕوو بوو. رووسیا لەگەڵ خێڵەکان ڕوبەڕوو بوو. ئەو خێڵانە نەیان دەویست یەک پارچەکی دروستکەن یان دەوڵەت دروستکەن، بەڵام حکمی دەرەوەشیان قبول نەدەکرد، بەتایبەت حکمی رووسیا. ئیتر بە هێزی نیزامی دەیتوانی لەوێ بمێنێتەوە کەوا بێ ڕێگاکەی لە چەند جێەوە بەسترا بوو. یەک ئەو کێشە ژێئۆپۆلیتیکەی کە لە باشووری رووسیا هەیبوو لەگەڵ ئەو خێڵ و هۆز و تیرە و تایفانە بەتایبەت مەغوڵەکان و تورکەکان کە حکمی رووسیان قبول نەدەکرد و مسلمانەکان، و ئەوەش کە ئینگلیستان لەولای ڕێگای هیندوستانی داگیر کردبوو. بۆیە عوسمانی وڵاتێکی گرنگ بوو کە نەدەبووە
لە ڕوانگەی ئینگلیستانەوە بچێ بەرەو رووسیا یا بچێ بەرەو ئالمان. ئالمان لە سەدەی 19دا ئەو ئیمپراتوریە بەهێزە نەبوو، ئوتریش مەجارستان هەبوو و ئینگلیستان هەبوو و فەڕەنسا وڵاتێکی نیسبەتەن بەهێز بوو لەو کاتیدا. بەڵام ئالمان ئەوە بوو کە لە کۆتایی سەدەی 19دا بوو بە زلهێزێکی کە جێگای خەتەر بوو، واتە وردە وردە جێگای رووسیای گرتەوە، واتە بوو بە خەتەری پلەیەکەم بۆ زلهێزەکانی ئەوروپایی و لەسەر مەسەلەی جوغرافی و ئەوەش کێشەی هەبوو. لە شەڕی یەکەمدا لە هەمووان بەهێزتر بوو، بەڵام متتەفەقینیان دروست کرد، ئالیانس یان یەکێتێکیان لە دژی ئالمان دروست کرد، شکستیاندا. و دوای شەڕی دووهەمی جیهانی هەر لەسەر ئەو کێشەیە کە ئالمان لە شەڕی یەکەمی جیهانیدا دۆڕا، دیسان شەڕی دووهەم ئالمان دروستی کردەوە بە پێیوەی کە هیتلێر دەیهێویست تۆڵە بکاتەوە، کەەوە باسێکی ترە، ئێستا ئەمە ناچینە نێو ئەو باسە. بەڵام بەگشتی ئیمپراتوری عوسمانی وەزیفەی و ئەرچی ئەوە بوو کە ئەو خەتە بپارێزیە. ئەو ئیمپراتوریە بە چ هۆکارێک لە ئالمان نزیک بووە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا. ئەمە مێژوو نووسان زۆریان لەسەر نووسیەوە، واتە هەڵەیەک ڕوویدا ئیمپراتوری عوسمانی پێی وا بوو براوەی شەڕ ئالمانە. و چرچیلیش ینی کە ئەو کاتی سەرۆک وەزیر نەبوو، بەڵام وەزیرێکی یان بڵێن کاربەدەستێکی نیزامی گرنگ بوو لە ئینگلیستان، ئەویش چەند هەڵی کرد کە لەوانەیە دواتر وەکو هەڵە چاو لێ نەکرێن. بەڵام لەو کاتیدا قەرار درابوو دوو کەشتی ناوی جەنگی دەریایی کە تەنیا ئینگلیستان توانایوەی هەبوو ئەو شتانە دروست بکە، تەحویل بە پادشای عوسمانی بدرێن. دوایی شکی وایان کرد کە عوسمانی لەگەڵ ئالمان ڕێککەوتن و تەوافقی هەیە. چرچیل بڕیاریدا ئەو بڵین ئەو کەشتیانە تەحویلی پادشا نەدرێن. عوسمانی لەسەر ئەوە چۆ باوەشی ئالمانەوە، بەڵام ئەو باسەش هەیە کە عوسمانی بەو هۆیەوە چوو کە دەیزانی ئەو کەشتیانە تەحویل نادرێن، وعدەیدا کە ئەگەر تەحویل بدرێن بیاندات بە ئالمان، و ئینگلیسیەکانیش هەر لە ترسی ئەوە تەحویلیان نەدا کە ئەو کەشتیانە لە دژی خۆی بەکاربێن. و عوسمانیەکان پیانوا بۆ ئالمان براوەی شەڕە، بۆیە چوونە دەو جیپەیەوە. ئەگینا ئینگلیس دەیهەویست دۆستایەتی خۆی بپارێزێ، بەس لێرەدا هەندێک شت ڕوویدا کە ئەو دۆستایەتیان لێ تێکچوو. لە ڕاستیدا یادی دۆستایەتێکە هەڵا ڕوویدا لە هەردوو گلارا. ئەگینا پلانی ئەوەی کە عوسمانی هەڵوەشێنەوە نەبوو، پلانەکە ئەوە بوو کە ئینگلیس ئەو ڕێگایی خۆی بمێنێ، بەڵام دوایە کرد لە شەردا ئالمان دۆڕاندی بەرەی عوسمانی دۆڕاندی. ئەوانە دیسانەکانێ کێشەکەیان ئەوە بوو ئەگەر عوسمانی زیندووکەنەوە عوسمانی دەچێتە پاڵ رووسیا. ئەوە بۆوان زۆر گرنگ بوو کە بە هیچ جۆرێک نایڵن، چونکە لە رووسیاش ئینقلابێک ڕوویدا بوو، شۆڕشی ئۆکتۆبر بەڕێبەرایەتی لینین، کە ئەو شۆڕشە زۆر زیاتر لە هەموو ئیمپراتوریەکانی دیکە هەڕەشە بوو بۆ سەر سەرمایەداریە، بۆ سەر سیستمی ڕۆژاوایی. بۆیە بڕیاریاندا کە ئەو ئیمپراتوریە چکۆڵە بکەنەوە و دەوڵەتێکیشی لێبێنە سەرکار، دەوڵەتی دەستی ڕاستی بێ، بە هیچ جوورێک ڕێگان نەدەن دەوڵەتی چەپی بێتە سەرکار. هەرچەند دەشیانزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنسێرواتیڤ زۆر بەهێزە، ئاین زۆر بەهێزە، کۆمونیزم شانسی کەمە. بۆیە لە ئێران، لە تورکیا، لە ئەفغانستان پادشاییهای سیکۆلار هاتنە سەرکار، ینی بڵین حکوومەتی دەستی ڕاستی سیکۆلار. هەروەکوتم لە تورکیا بەهێزتر بوو و سێکۆلاریزمە، لە ئێرانیش هەر بەهێز بوو، لە ئەفغانستان ئەمانوڵڵا خان بووستانی پادشایەکیان هەبوو، سێکۆلاریزمەکەی قبول نەکرا، دەورەیەکی کورت ڕێگایان پێدا، ئەمە لەسەر کار بوو. دوایە دیسانەکانی پادشایەکی کۆنسێرواتیڤ هاتەوە کە بڵین لەگەڵ مەسهەب و ئەو شتانە سازانی کرد، بەڵام حکوومەتی دەستی ڕاستی ینی پشتوێنێک دروست بوو لە بەرامبەر یەکێتی سۆڤیەتدا، دیارە جگە لە چین کە دوایە
لە ئینقلابی ماوەیدا لە بڵین نزیک بۆەوە لە رووسیا بۆ ماوەیەک ئەوانە ئیتحادیان هەبوو ئیتفاقیان هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتێنێک دروست بوو کە رووسیا نەیدەتوانی زەفەری پێبەریانی دیسان ڕێگای هاتنە خوارەوەی رووسیایان بەرەو دەریا بەرەو جنوب و باشووری ئاسیا لەوێ بەست ئەو ڕێگایان بەست دیارە 1940 کە گاندی کوژرا ئینگلیستان دەستی شتبۆوە لە ئیستعماری هیندوستان و ینی ئەو ئیمپراتوریەکەی زۆر بچووک ببەوە لە شمالی ئەفریقاش لە 1910 بوو یان 12 بوو ئیتالیا لیبی لە دەست عوسمانیەکان دەرکێشە هەروەکو وتم 1982 ئینگلیز میسری لە دەست عوسمانیەکان دەرکێشە و وڵاتانی باڵکانیش پێش شەڕی یەکەمی جیهانی خۆیان جۆبوونەوە لە عوسمانی ئاڵبانی و بولغارستان و وڵاتانی باڵکان و یوگۆسلاوی و ئەوانە یان بەشێکیان پێشوەی کە ئیمپراتوری وتریش مەجارستان بڕوو خێڕای شێشان بۆ لای خۆی یاگرتنی عوسمانی وڵاتێکی لاواز بوو ینی پێش شەڕی یەکەمی جیهانی بەشە ئەوروپایەکەی لە دەستدا بوو و ئەو بەشەی شیمالی ئەفریقاشی لە دەستدا بوو مابەوە ئەو بەشەی کە ئێستا پێی دەڵێن بەشی خاوەربیانیان ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە وڵاتە عەرەبیانن ئەو وڵاتە عەرەبیانەشی چیان وڵات نەبوون دەوڵەت نەبوون بەڵام ئایا میلەت بوون ئەمە باسێکی زۆر زۆر گرینگە ینی ئایا ئەوانە ئۆردۆن عەرەبستان عێراق ئەوانە خاصیەتی ئەوەی کە ببنەیەک میلەتیان تێدا بوو یان هۆز و قەبایلێک بوون کە دەبوایە لێک ببەسترێنەوە بۆیە بەبێ یارمەتی ئینگلیستانێ من پێم وایە و هەروەها فەرەنسا ئەو دەوڵەتانە نان دەتوانی لە سەرکەی خۆیان ڕاوەستن لە سووریا لە لوبنان ئەمە کاک سەلاح ببوورە کە من پێ دەبڕم ئەمە ئەکەین بە پرسیارێکی تر ئەویان چونکە ئەوە پرسیارێکمان هەیە لە ئاخرە بەڵام ئێمە ئەمانەوێت لە دوایەوەی ئەو مێژۆ زۆر درێژە دەستی خۆش بێت زۆر دۆسپاس بەڕاستی مێژوێکی چڕت باس کرد بڵێن تەرکیزی کردە سەر کۆمەڵی خاڵ کە زۆر گرنگ بوو بەلای ئێمە بەڵام ئێمە گرنگەکەی ئێمە لێرە مەسەلەکە پەیماننامەی لۆزانە ئەو مێژۆشمان بۆ زۆر گرنگە دیارە ئەو مێژووی کە بەڕێستان باستا کرد دەوڵەتی عوسمانی لە کۆتاییەکەیە ئاخیرەن ئیتر ئەو دەوڵەتەی مایەوە کە ئێستا ناوی تورکیایە بڵێن ئەویش بە زیرەکی بە ئەوەی بڵێن مستەفا کەمال ئەتاتورک کە ئەوە وای کرد کە هیچ نەبێت دەوڵەتێکی تورکی بمێنێتەوە بەڵام ئێمە ئەمانەوێ پرسیار ئەوە بکەین چونکم زیاتر کورد قسە و باسی هەیە لەسەر ئەم پەیماننامەی لۆزان لەو مێژووی کە تۆ باسی کرد کورد لە ڕابردوودا لە چوو هەلومەرجێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتیدا بووە ئەفسانەیەک بۆ ئەم مەسەلەیە دروست کراوە کاک سەلاح وەگەوەی کورد لە هاوکێشە سیاسیەکاندا دوایەوە بەڕێستان تۆ باستان کرد ئەو مێژوو ئەیتر مێژووی ململانەی شەڕ و پێکدادان و بەشکردن و لە دەستدانی بڵێن خاک و هەروەها ململانەی بەرەی کۆمونیزم لەگەڵ بەرەی کەپیتالیزم و ململانەی دەست لە ملکردنی مەسەلەن خێڵ و قەبیلەکان و ئاین و ئەم نەو عشتانە بەڵام ئەمانەیە بزانین ئەفسانەیەک بۆ ئەو مەسەلەیە دروستکراوە ئەو ئەفسانەی کە پەیماننامەی لۆزانە وەگەوەی کورد لە هاوکێشە سیاسیەکاندا قورسایی هەبوو و هەوڵی نەتەوەیی داوە و ویستوێتی دەوڵەتێک چێ بکە بەڵام لۆزان خەنجەرێک بۆ لە پشتی کورد درراوە ئەم مێژۆمان بۆ چڕ بکەرەوە کاک سەلاحیان بە پێی شڕۆ بوو بە پێ لێکتێگەشتنی بەڕێستان بەڵێ ڕاستە لێرەدا شتێکی زۆر گرینگ دێتە گۆڕێ کە من پێم وایە مێژوونووسی کورد یان ئاوریان زۆر لێ نەداوەتەوە یان من ئاگادار نیم هەرچەند مێژوونووسانی وەکو دکتور عەباسی وەلی زۆر لایەنیان باس کردووە بەتایبەت لە کتێبی ئیرانی پیشە سەرمایەداریدا ینی ئەوەی کە ستراکتێری کۆمەڵایەتی و ئابووری فئۆدالیزمی ناوچە چۆن بۆ من بۆیە باسی عەرەبەکانیشم کرد یعنی ئەوەی کە ئەتۆ بڵێن لێکچوویەکانی ئیمپراتوری ئێرانی و عوسمانی چۆن بووە و ئەوانە ئەو دوو وڵاتە بە چ شێوەیەک بەرەو دەوڵەت میلەت یان بەرەو دەوڵەتی مۆدێرن ڕۆیشتن دەوڵەتی مۆدێرن شەرت نییە دەوڵەتێکی باش بێ
ئەو زمانیش دموکراسی زۆر نەچوو بۆ پێشێ لە دنیادانی سەردەمی ڕزاشا و بڵین ئاتاتۆرکدا فاشیزم هەبوو، موسولینی هەبوو، فرانکۆ هەبوو، پێش ینی هیتلێر دوایە ئەمانە هەمووی هەبوو نەوشتانە، یانی دموکراسیەکان لێرەش کێشیان زۆر بۆ هەرچەند لە فەڕەنسا و لە ئینگلیستان و لەوانە پارلمانیشی دەکرد، ینی لە سەدەی 19ەوە دەکرێت بڵێ هێندێک ئاڵوگۆڕی گەورە پێکات بوو لە سیستمی سیاسی ئەوەی دەوڵەت نەتەوەدا. بەڵام ئێران و تورکیە چۆن بوون بە دەوڵەت نەتەوە؟ ئێران ئینقلابێکی ناوخۆیی لە ئیمپراتوریەتی دەرکێشا بەسەریدا سەپاند و هەروەها ئەو شکستانەی لە بەرامبەر رووسیەدا خوارد بووی کارتێکەری قوڵیان لەسەردانا. تورکیا هەروەک دەزانن ئەو شەڕ و کێشەیە کە ینی ئەو پەلاماری کە درا هەم لە دەرەوەڕا هەم لە ناوخۆڕا کە خێڵ و هۆزە عەرەبەکانیان وروژاند وعدەیان پێدان کە دەوڵەتتان بۆ دروست دەکەین و لە فیلمی لاورەنسی عەرەبستاندا هەرچەند لەوانەیە هێندێکی ئەفسانە بێ بەڵام زۆر لایەنیشی تێدا نیشان دەدرێت کە چۆن مستەشارێکیان بڵین ئەفسەرێکی ئینگلیسی خێڵ و هۆزەکان کۆ دەکاتەوە و یعنی وا دەبێت کە بەشێک لە هێزی نیزامی عوسمانی لە مەرزەکانی داردانێڵ و قوستەنتەنیە یان ئیستانبول دوور بخرێتەوە مەشغوڵ بێ لەگەڵ ناوچە ناوخۆیەکان کە ئەوە بۆ ئینگلیستان زۆر گرنگ بوو کە بە تایبەت ئەوان داردانێڵ 6-7 کیلومترە مینڕێژیان کرد بۆ عوسمانیەکان کەشتەکانی ئینگلیسێ بۆەوەی کە بێن شارەکە بگرن، کێشەیان زۆر لەسەر بوو ینی لەو کاتی شەڕەکەدا. بەڵام ئێستا باری شەڕە و تکنیکەکە بگۆڕینەوە بینەوە سەر مەسەلەی ئەوەی کە کورد هەروەکو باسم کرد مەرجی میلەتبوون لە نێو عەرەبەکاندا زۆر لاواز بوو، بەڵام دەوڵەتیان بۆ دروستکردن. دەوڵەتیان بۆ دروستکردن چونکە پاداشیاندانێت چونکە هاوکاری ئینگلیسەکانیان کرد، ینی مەککە هاوکاری ئینگلیسی کرد لە دژی خەلیفەی ئیسلام کە عوسمانی بوو، خۆی دایدەنان، ینی خەلیفەی عوسمانی لە بابی عالی کە مرکزیان بوو خۆی دایدەنا خەلیفەی مەسەلەن لە مەککە لە مەدینە لە هەموو شوێنەکان چێبن و ئەمانە تەبعیەتیان نەکرد، ینی هەڵگەڕانەوە بە پێی ئەو وعدە وعیدەی ئینگلیسیەکانیش تەسیری زۆرتر بوو، بەڵام نەوعێک دەکرێت بڵین نوێنەرایەتی سیاسیان خوڵقاند. ئەمە زۆر گرنگە، ینی عەرەبەکان توانیان ببنە تەرەفی گفتوگۆ لەگەڵ ئینگلیسیەکان لە سەرەتای سەدەی 20ەوە و لە 1916 ئەو گفتوگۆیە گەیشت بۆ ئەو جێگایە کە چەندین شوێنی گەورەیان لە دەست عوسمانیەکان دەرهێنا بەهۆی هاوکاری ئینگلیسیەکانەوە. ینی تا پێش تەواوبوونی شەڕی یەکەمی جیهانی بەشێک لە خێڵ و هۆزە عەرەبەکان هاوکاری ئینگلیسیان کردبوو و وعدە وەعیدیان وەرگرت بوو، لایەنێکی گفتوگۆ بوون لە هەموو ئەو گفتوگۆیانەی کە کورد تێیدا غایب بوو بەشدار نەدەکرا، عەرەبەکان بەشدار بوون لەو گفتوگۆیانەی کە پێش لۆزانیش کراوە، دوایە لە سیڤێر و لە وەرسای و لەو گفتوگۆی پاریس و لە من پێمە هەتا 1922 شتەکە یەکلایەنە بووبەوە. بەڵام چۆن یەکلایەنە بووە دیسان دەگەڕێنەوە سەرەوەی چۆن بەرەو دەوڵەتی مۆدێرن بەرەو دەوڵەت میلەت چوون ئەو دوو ئیمپراتوریەت تێکشکاوە. لە تورکیا هێزێک دروست بوو کە پێش وەی کە شەڕ کۆتایی پێبێ گەنجە جوانەکان پێیان وا بوو گەنجە تورکەکان. ئەو گەنجە تورکانە زۆر گری بوون چون لەوێ ڕایە ئەو ئیدئۆلۆژی سێکۆلاریزم، ناسیۆنالیزم و گرنگایەتی تورک بوون، یعنی ئەوان گرنگایەتیان بە ئیسلام بوون نەدەدا، گرنگایەتیان بە تورک بوون دەدا و گرنگایەتیان بە ئیمپراتوری نەدەدا و حەزیان لە عەرەب نەبوو، حەزیان لە نەتەوەکانی تر نەبوو. لە حاڵێکیدا عوسمانیەکان گرنگایەتیان بە ئیمپراتوریەکە دەدا، خۆیان بە عوسمانلی ناو دەبرد، خۆیان پێ بڵین ئەندامی عوسمانلی بوون. ئەوانە ئەو هۆڤیەتە دروست بوو، هۆیەتێکی تازە دروست بوو، ناسیۆنالیستی بوو، سێکۆلار بوو،
ئەو دەوڵەتەش دوایە یەکێک لەو ئەفسەرەکانی وانە کە کەماڵ ئاتاتۆرک بوو دایمەزران. بەڵام ئەو کەماڵ ئاتاتۆرکە چی کرد؟ ئەو کەماڵ ئاتاتۆرکە هات پەیمانی سیڤێری ڕەت کردەوە، کوتی ئەمن ئەو پەیمانە قبول نییە، هەڵوەشانەوەکەی قبول بوو، ئەوەش کە دنیای کۆنی ئیسلامی یان بڵین وڵاتانی دواکەوتووە خێڵ و هۆزە عەرەبەکان لەژێر بڵین ئەو بارگرانیان لەسەر نەمێنێت، چونکە ئەو کاتی نەنەوت کەشفکرا بوو، نە لە ڕووی ئابوووریەوە قازانجێکی زۆر گەورەیان هەبوو لە وڵاتانی عەرەبیدا، تەنانەت ئینگلیستان بەرنامەی مانەوەی نەبوو، بەڵام هیندوستان شوێنێک بوو پڕ لە داهات بوو، جیاوازی زۆر بوو لەگەڵ ئەوە، بەڵام دوایە نەوت کەشفکرا کە ئەوەش بوو بە خاڵێکی وەرچەرخان لە ئابادان لە بەسرە لە کەرکووک کە دیتیان نەوتەیە سیاسەتەکانیان گۆڕا. بەڵام ئەوەی دەڵێم لە ئێران ئینقلابی مەشروتیەت ڕوویدا دەوێدا سێکولارەکان بەرەندە بوون، شێخ فەزلوڵای نووری لە داردرا، ئەو کەسەی کە دەیویست بەرەو ئیسلام بگەڕێنەوە، ینی قبول نەکراوە. دوایش ئاکامەکەی ئەفسەرێکی سێکۆلاری بڵین دیکتاتۆر بەنێوی ڕزاشای لێ هاتە دەرێ کە تەواوی خێڵ و خۆزەکانی لە ئێران سەرکوت کرد، ینی ئیسماعیل ئاغای سمکۆ، خێڵە تورکەکان، خێڵە ئازەریەکان، شاه سەوەندەکان، قەشقایەکان، خێڵەکانی گیلان و مازندەران، ئەو خێڵانە زۆربیان چەکدار بوون لە مێژووی ئێرانێشدا. ئەوانە سربەخۆیەکی بڵین ڕێژەیان هەبوو، خودمختاریان، ئۆتۆنۆمیان، چونکە مەمالیکی مەحروسە بوو. شێخ خەزعەڵ لە خوزستانیش، تایفەکانی بلوچستانیە، ئەوانە دەوڵەت کاروباری وانەی. بەڵام ئایا ئەو ئیمپراتوریە سیاسەتی نەتەوەیی هەبوو؟ ئایا زمانی میلی دەرس دەکوترا؟ ئایا لە مەدرسەکانی کوردستانە یان بەلوچستانە یان شوێنی تر فارسی دەرس دەکوترا؟ ئەسڵەن سەواد چەند بوو؟ 4% خەڵکی ئێرانێ سەوادیانە بوو، نزیک 9 میلیۆن 8 میلیۆن و نیو حەشیمەتی ئێرانێ بوو، لەو حەشیمەتەی 2 میلیۆن و نیوی گەرمێن و شوێستانی دەکرد، ماڵدار بوون، چێودار بوون، بڵین لە سنوورەکاندا دەژیان کە کوردیش بەشی زۆری کوردیشی دەگرتەوە، چون لە نێو کوردیشدا شارە گەورەکانش زۆر شاری گەورە نەبوون، سنا هەبوو، سابلاغ هەبوو، پێما بێ ئەو کاتی سابلاغ لەوانەیە 10,000-15,000 کەس حەشیمەتی هەبوو بێ. لە هەموو ئێران دەڵێم سەواد 4% خەڵکەکە سەوادی هەبووە، 3% یا 4%. لە حجرەکان مەلاکان دەرسیان کوتووە، عەرەبیان کوتووە، جاروبارە کوردی زۆر کەم دەرس کوتراوە، فارسی زیاتر دەرس دراوە، شاعیرانی کورد زۆرتر بە فارسی یان بە عەرەبی شعریان نووسیوە، هێندێکیشان بە کوردی، زمانی کوردی قەدەغەن نەبووە. هەروەکو سەفەری جاری پێشش باسم کرد، پاسپۆرتیش نەبووە لە نێو، ینی هێندێک لە خێڵ و هۆزەکان مەسەن باوکەکە لە باکوور دەژیا، لە حەکاری بوو یان لە نزیک دیاربەکر دەژیا بەخۆی و بەهێڵ و قەبیلەیەوە، کوڕەکەی لە مەسەن کوردستانی ڕۆژهەڵات دەژیا و لەوێ سەرۆک عەشیرە بوو یان مامیان، ینی ئەو تێکەڵاوێی لە نێوان باشوور و ڕۆژهەڵات و باکوور هەبوو ببوو بەهۆی وەکە لە سەدەی 19دا چەند شۆڕش ڕووبدا، بەڵام هەمووی دژی شیعە بوون. ئەوەش بۆ خۆی جێگای سرنجە کە بۆچی لە دژی دەوڵەتی عوسمانی ئەو کاتی لە سەدەی 19دا مەسەلەن شێخ عەبیدوڵای نەهری پەیوەندی هەبوو بە سوڵتانەوە، وەکو بە سوڵتانی عوسمانیەوە، کەچی کە کوڕەکەی لەوێ بڵین ئەو مەسەلەی تەنزیمات هات بۆ گۆڕێ لە عوسمانیدا، ئەمە گەیشت بۆ ئێرانی. ژواتە دەوڵەت میلەت ئەوە نەبوو بڵین بە یەک مەرحەلە دەست پێ بکە. لە مێژووی ئێرانێدا قەت تاریخەکە مێژوویەکە بەردەوام نەبووە، مێژوویەکی پچڕ پچڕ بووە. دیارە ناسیۆنالیستە فارسەکان حەز دەکەن بڵێن ئێمە 2500 ساڵ شاهنشاهیمان هەبووە، ینی پادشایەتی کەەوە درۆیەکی زۆر گەورەیە، چونکە هەمیشە خێڵەکان هاتوون سوڵتانیان مەرکەزیان گرتووە، تاران زۆر جار گیراوە یا شارە گەورەکان، و زۆر جاریش خێڵەکان هاتوون پادشایەتی خۆیان دامەزراندۆ بەسەر هەموو ئێراندا بە پێوەیکە هێزی نیزامی و هێزی چەکداریان زۆر بوون. بۆ نمونە ئیلی زەند، کەریمخانی زەندی لێ هەڵ، ئیلی ئەفشار، نادرشای ئەفشار یان ئیلی قاجارەکان، ئەمانە هەمووی
ئیلی سەلجوقیەکان زۆریان تورک بوون، زۆریان بەختیاری و لەک و لۆر بوون، یان ئیلی ئەفشارکە ئیلی ئەفشار بوو. ئەوانە هیچیان ناوەند نەبوون، مەرکەز نەبوون، بەڵام بە سەدان ساڵیان حکوومەت کردو بەسەر ئێراندا. بۆیە کوردەکانیژە و ئیمکانیان هەبوو ئەگەر بڵین ڕێبەری خێڵێکی گەورەیان لێ هەڵکەوێ، وەکو نادرشای خێڵەکانی دەوروبەری خۆی هەموو تەسلیمی خۆی بکە، هەموو تەبعیەتی لێ بکەن، ئیرادەکەی قبولکەن، بچێ ناوەند فەتح بکە و ببێتە پادشای ئێران. یعنی ئەو مەسەلەی بڵین ناسیۆنالیزمە ئەوە نەبوو کە ئێستا هەیە. ئەگەر شەڕ لە نێو خێڵەکاندا هەبوو، بەشی زۆری نێوخۆیی بوو، واتە خێڵە کوردەکان زیاتر لەگەڵ یەک بەشەراتون تا لەگەڵ خێڵە تورکەکان بەشەراتون، یان خێڵە تورکەکان لەگەڵ یەکتر زیاتر بەشەراتون. ئەمە نیشان دەدا کە ئەو جوگرافیای بۆوان گرنگ بۆ جوگرافیای خێڵ بووە. جیرانەکەشیان زۆربەی کاتەکان خێڵێکی کوردی دیکە بۆ نەک خێڵی ئازەری. لە ناوچەی میاندوا و مەهاباد و ورمێ جیرانەتی هەبوو لە نێوان ئازەری و یان تورکی ئێرانی و کورددا. ئەو شەڕی مەسەلەن من پێم وایە شەڕەکەی شێخ عەبیدوڵڵای نەهری یان کوڕەکەی براکەی ئەبوڵقاسم دەگەڕێتەوە بۆ سەر ئەو مەوزوعە، واتە دەمەوێت پێچی بدەمەوە بە مەسەلەی ئەو تەنزیماتێک کە لە عوسمانیدا پێکات بوو. لە عوسمانیدا لە سەدەی 19ەوە بڵین لە ناوەڕاستەکانی سەدەی 19 یا تەنانەت پێش ناوەڕاستەکانی سەدەی 19 دەوڵەتی عوسمانی دەیەویست لاسای ئەوروپا بکاتەوە. ئەو لاسایە چۆن بوو؟ دەوڵەت دەسەڵاتی کورد بوو، ناوچەی ژێر کۆنتترۆلی دەوڵەت کورد 500 کیلومتر بوو، 1000 کیلومتر بوو. دەو ناوچانەدا بوو کە تورکەکانی لێدا دەژیان. لە ئێرانیش لە ناوەند بوو، ئیتر ئیسفەهان بوو، تاران بوو، ئەو ناوچانە بوون شارە گەورەکان بوون کە لەوێ دەچوویە دەرێت دەسەڵاتی دەوڵەت تەواو دەبوو. بەڵام دەبوو ماڵیات بدەن، دەبوو باج و خەراج بدەن. ئەو ماڵیاتەش بەشی زۆری ڕێبەر عەشیرە و قەبیلەکان خۆیان دەیانستند. ینی 5% دەچوو بۆ لای دەوڵەت یا 10%. بەشی زۆری ڕێبەر هۆز و خێڵەکان کە لە دەرەوەی دەوڵەت بوون، لە دەرەوەی ناوەند بوون، بۆ خۆیان هێزی چەکداریان هەبوو و بۆ خۆیان بڵین زەوی و زاریان هەبوو. چون ئەو فێۆدالیزمەش لە هێندێک کتێبدا مقایسە کراوە لەگەڵ فێۆدالیزمی ئەوروپی. لە فێۆدالیزمی ئەوروپیش کە سەردەمی دەوڵەتی مطلقە و ئەوە پێش دموکراسیەکان بۆ سەدان ساڵ فێۆدالەکان زۆر قەوی بوون، دەوڵەت مداخلەی نەکردووە، بەڵام ماڵیاتیان داوە. بەڵام ئەوەندە بەهێز بوون کاگەریەکیان گرتووە دەیانتوانی دەوڵەت بڕوخێنن. بۆیەش دەوڵەت زۆر ڕێزی بۆ فێۆدالەکان و زەوی و زارەکانیان و مەسەلەی مالیکیەت هەبووە و تەبەقات دوایە جێی فێۆدالەکانیان گرتەوە. وای لێ هات لە ئەوروپا تەبەقات ینی چینەکان ئەو هێزیان گرتە دەست بوون بە ناوەندێکی کە بە ئیستیلا بڵین دەوڵەت مداخلە لە کارەکانیاندا ناکە، سربەخۆیی چینایەتی پێکات. نان دەتوانی مڵکی مەسەلەن ئەو چینە بورژوایە یا دەوڵەمەندەی لێی بستێنن یا لێی زەوتکەن. لە ئێرانە ئەو ئەمنیەتە ماوەیەکی دەرهەق فێۆدالەکان هەبوو، بەڵام پێمانەیە بورژوازی لەوێ ئەو گەشەیەی نەکرد، ینی ئەوە نەبوو مثلا سەرمایه‌داری بەو شێوەیە گەشە بکە. هەر لەو خۆناخەیدا تاڕادەیەکی زۆرمانەوە دەکرێت بڵێ هەتا 1940 کە ئیسلاحاتی ئەرزی کرا لە ئێرانێ، ساختاری ئەساسی ئابووری ئێرانێ ئابووری فێۆدالی بوو، زەوی وزار بوو، ئەرباب و ڕاعیەت بوو، کە ئاغا و کەیخودا لە گوندەکان بەتایبەت ئاغا ئەوانەی زەویان زۆر هەبوو، خەڵک کاری بۆ دەکردن، زەوی لە دەست ڕاعیەتدا نەبوو، لە دەست ئاغادا بوو. ینی هەتا بڵێن 1960 هەتا تەنانەت تا 1970 ئەو ساختارە هەرما بوو. بەڵام ئیتر ئیسلاحاتی ئەرزی شای زەبرێکی لەو سیستمی بڵین فێۆدالیەدا لە ئێرانەدا. لە تورکیەش ئیسلاحاتی ئاتاتورکی ڕۆمانی تەنەکە مەسەلەن یاشار کەماڵ زۆر جوان ئەو شتەی نیشان دەدا و هەروەها زەوی ئاسن و ئاسمان مس و کاریتا یا ئەو دیویچیا. ئەو ڕۆمانانە زۆر جوان هەم ئەوەی کە سیستمی هەڵبژاردن چۆن دروست بوو لە تورکیا و چۆن
خێڵ دەنجی دەدا نەک تاکە کەس ینی هەر خێڵەی کاندیدەکان دەچون لەگەڵ شێخەکان لەگەڵ ڕێبەری خێڵەکان قسایان دەکرد کابرا لە ئەنکارە ڕا هەڵدەستایە لە شارێکی ترەوە لە ئیزمیرەوە وەفاداری خێڵێکی یان عشیرەیەکی دەکڕی ئیتر کە ڕێبەری بڵین عشیرەکە دەنجی بەچێدا با تەواوی عشیرەکە وێڕایوی دەنجی بە هەمان کەس دەدا بە هەمان کاندید ئێستاش لە عێراقی شتە هەرماوە ینی بڵێ گەڕاوتەوە بڵێ بەڵام ئێمە لێرە ئەتوانین بڵێن ئەو سەردەمی خێڵ و عشیرەتەکان بووە نەک سەردەمی نەتەوایەتی و کوردبوون و خەباتکردن بۆ کورد و ئەمانە خێڵ و عشیرەتەکانش هەر یەکان بۆ بەرژەوەندەکانی خۆیان و بۆ مانەوە خۆیان پاڵیان داوە بە ئەو دەسەڵاتە بەهێزەی کە لە چواردەوریانە بووە چ دەسەڵاتی ئێرانی بۆ بڵێن سەفەوی چ دەسەڵاتی عوسمانی بووە کەواتە ئەم خێڵانە بۆ مانەوەی خۆیان بۆ پێگەی خۆیان بۆ لە دەستنیانی ئەو زەویزاری کە هەیە بە ئەو ناوچەی کە هەیەن بووە سوودیان لەو دەسەڵاتە بەهێزەی ئەو ناوچەیە وەرگرتووە وایە کەواتە خەباتی نەتەوایەتی خەباتی دروستکردنی وڵات و دروستکردنی ناوی کوردستان لەو سەردەمایە چۆن چۆنی بۆ کاکێ سەڵح بەڕاستی من پێم وایە کورد زیاتر یان بابان بۆ یان سۆران بۆ ئەردەلان بۆ ئەوەی کە ئێمە باسی سەدەی 19 دەکەین ئەگە برێک درەنگتر بگەڕێنەوە ئەمن باسی تەنزیماتم کرد باسی پێش تەنزیماتم نەکرد لە سەردەمی تەنزیماتدا ئەو ئیمارەتە کوردیانە زۆر لاواز دەکرێت واتە هەم دەوڵەتی عوسمانی هەم دەوڵەتی قاجار لە ئێرانێ هێندێک لاسای وڵاتەکانی ئەوروپی دەکەنەوە بۆ سیستیمی ماڵیات و سنوورەکان و سیستیمی کۆنتترۆلی دەوڵەت بەڵام ئەوە ناگاتە ڕادەی ناسیۆنالیزم لە دەرباری عوسمانی چەند سەد ساڵ بە فارسی قسە دەکرا و دەنووسرا چونکە پیان زمانێکی گرینگتر بوو لە زمانی تورکی لە ئێرانیش مەسلەی ئەسلەن ئەوەی کە زمانی فارسی دەبێ هەموو کەس بیخوێنەیە تەنانەت مەسلەی سەربازی هەموو ئێرانیەک دەبێت سەربازی بک بۆ دەوڵەت ئەو شتانە هەردە گۆڕێدا نەبوو هەر خێڵ و عشیرەتێک ئەگەر شەڕێک شتێک بوو با لەوە نەبوو دەوڵەت داوای لێ بکە کە چەکداری بۆ بنێرێ ینی یارمەتی سوڵتان بدەن ئەگەر لەشکر کێشی بوو با مەسەن نادرشا حملەی دەکرد یا هێرشی دەکرد بۆ سەر هیندوستان داهاتن لە ناوچەکانی کوردستانیش هێندێک کەسیان دەبرد ئەو کەسانە لەوانە بوو زۆر بەدەستی پڕەوە بگەڕێنەوە بە زێر و جەواهیراتەوە یان بەو دەرامەدێکیان لەوانەش بوو مەسەلەن جانیان لە دەست بدەن یا ئەوە بە هەر حاڵ سیستمێکی جیاوازە لە سیستمی دەوڵەت میلەت و ئەوەی کە تۆ سنوورت هەیە پاسپۆرتت هەیە مەرزت هەیە زمانی میلیت هەیە ینی زمانی ڕسمی و فەرمیت هەیە ئێران زمانی ڕسمی نەبووە لە تورکیە شەروا بووە ینی ئەوە نەبووە بڵێ زمانێک دەسەپێندرێت بە زۆر بەسەر زمانەکانی تردا ئاینیش بەو شێوەیە نەسەپێنراوە ئەوەندەی من ئاگادار بم هەرچەند ئاینی ئیسلام دیارە لەو لای شیعەکە زیاد زۆری نەبووە لەو بەریش سونیەکە و مەسەلەی ئیدنتیتەت هەروەکو باسم کرد لێرە تورکە گەنجەکانن کە دژی عوسمانی و سیستمی عوسمانین بەڵام کورد دەیەوێت زیندوی کاتەوە ئێستا ئەگە تۆ چاو لە شێخ سەعیدی پیران بکەیت کێشەی لەگەڵ ئاتاتۆرک کێشەی ئەوە بووە کە ئەو پێی وا بووە نەیزانیوە سیکۆلاریزم چییە نەیزانیوە ئەو بیرەی کە لە ئەوروپایەوە هاتوو چێوەی زانیوە ئەوروپا مەسیحەیە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئیسلامە و ئێستاکانی ئەوروپا کافرەکان یان مەسیحیەکان هێرشیان کردوتە سەر ئیسلامیەکان ئێمە دەبێت پشتیوانی لە ئیسلام بکەین بە پێچەوانەی خێڵ و هۆزە عەرەبەکان کە خۆی ینی مەکە لایەنگری لە ئیسلام نەکرد بەڵام کورد لایەنگری لە عوسمانی کرد ینی مەکە دژی عوسمانی لەگەڵ ئینگلیز یەکی گرت لە دژی عوسمانی مەکە کە ناوەندی ئیسلامە بەڵام کورد نا کورد بە کافری لە قەڵەمدان شەڕی لەگەڵ کردن ئەو شەڕەش لە مێژوودا نووسراوەتەوە دەیان هۆزی کورد خێڵی کورد شەڕیان لەگەڵ ئینگلیز کرد
لەوانەیە هزار ئینگلیسی زیاتر بەدەستی کورد کوژرابێ یا هزاران ئینگلیسی لە شەڕەکانی ناوچەدا و ئەوەندەی بۆیان کرا بەرگریان لە دەوڵەتی عوسمانی کرد کە ئەو دەوڵەتە لەبین نەچێ بمێنێتەوە واتە ڕاست پێچەوانەی ئینقلابی مەشروتەی ئێرانەیە کە ئینقلابێک بوو بەرەو دەوڵەت میلەت بەرەو شتی مۆدێرن و تورکە گەنجەکان کە پێش ئینقلابی مەشروتیەت ئەوانە دروست ببوون و دوایە ئاتاتۆرک لە نێویان سەری هەڵێنا مەبەستیان ئەوە بوو کە جیهانەکە بگۆڕن ینی ئەو جیهانی ئیمپراتوری عوسمانی بگۆڕن بیکەنە ئەوروپی بیکەنە جیهان دیارە مەسەلەی دموکراسیان بۆ مەطرح نەبوو بەڵام مەسەلەی بڵین سێکۆلاریزم و دەوڵەت نەتەوە و زمانی میلی و لیباسی فەرمی و ئەوەی کە دەوڵەت لە هەموو شتێکدا دەسەڵاتدارە ینی سەربازی و ئەرتەش و هەموو ئەو شتانە لاسای ئەوروپیەکانیان کردەوە تەنانەت لە قانونی بنچینەیی و پارلەمان و قانونی ئەساسی و یا ئەو یاسایانەی کە ویستیان سێکۆلار ببن ڕزاشا مەسەلەن یان کوڕەکەی محەممەد ڕزاشا هەروەها ئاتاتۆرک و ئەوانەی دوایوی کە ڕێگای ئاتاتۆرکیان درێژە پێدا بەحسەکانەوە بوو کە ئەو قانون و یاسا بنچینەی قەزایی دادوەریانە لە ئەوروپاوە بێنن نەک لە شەرعی ئیسلامەوە ینی شەرعی ئیسلامیان وەلانە بەڵام کورد ئەگەرە تۆ چاو لە شێخ مەحموود بکەی چاو لە شێخ سەعیدی پیران بکەی ئەمانە دەڵێن جیهانی ئیمپراتوری عوسمانیان پێ باشترە ئەو دەخوازن ئەوە زیندوو بێتەوە بۆیش دژی ئینگلیز شەڕ دەکەن چون ئەویان پێ کافرە وەفاداریەکان بۆ ئیسلامە جا ئێمە ئێستا ئەوە لێک بدەینەوە وەکو شۆڕشی نەتەوەیی و وەفاداری بۆ ناسیۆنالیزمی کورد نا بەڵێ گەنجە تورکەکان دەکرێت بڵێ وەفادار بوون بۆ تورک بوون هەرچەند خۆی تورک ئەو خاکە خاچی خۆی نییە لە سەدان ساڵ داوانە کۆچیان کردو لە جنوبی باشووری رووسیا بوون لە مەغولستان بوون لە تورکەمەنستانی ئێستا بوون ئەوانە هەمووی کۆچەر بوون هاتن بوون بە موسڵمان دوایش کە بوونە موسڵمان دیسان ئەو خەسلەتی ڕاهزەنی چەتەگەری کە قەدیم هەیان بوو وەکو خێڵ ئەویان درێژە پێدا بەڵام چۆن بوون بە میلەت ئەوە بۆ خۆی زۆر باسێکی گرنگە زۆر کەمی باز دەکەن ئەو تورکە کە نە لە خاچی خۆی دەژیان نە هەزاران ساڵ مێژووی هەبوو بە سەدان ساڵی مێژوو هەبوو لە عوسمانیدا و هەمووشی کۆچەر بوو لە شوێنی تر ڕاهات بوون ئەوانە بۆ بوونە میلەت بۆ کورد نەبوو بە میلەت بۆ کورد نەبوو بە میل عەرەبیش ئەمە ئێستا بنسەن بەڕاستی زەحمەتە بڵێ ئۆردۆد میلەتە یان هەرچەند کێشەی خێڵەکی و هۆزی کەمترە میسر دەکرێت بڵێ میلەتە ینی ئەو باسانە لەلای ئێمە نەکراونەتەوە ینی بڵین یان ئەو لێکۆڵینەوانە نەکراون ئەو کەسانش کە زۆر لەسەر مەسەلەکە زانان ینی زۆر لەسەری نەڕۆیشتون چونکە بە هەرحاڵ ئێمەش ئێستا ڕۆشنبیرانێکمان هەیە لە مێژووی ئابووری و سیاسی ناوچەکە شارەزایان هەیە یعنی ئەو مێژوو سیاسی و ئابووریە بەڕاستی پەیوەستن بە یەکترەوە جا بۆیە من دەڵێم حولی کورد زیندووکردنەوەی ئیمپراتوری عوسمانی بووە مەسەلەکە ئەوە بووە کە ئەو ئیمپراتوریش کەس نەخوا ناڵم حولی هەموو کوردەوە بووە بەڵام لە سەردەمێکیدا کە ڕوون بۆتەوە گەنجە تورکەکان بەس گرنگایەتی بە تورک دەدەن گرنگایەتی بە ئیسلام نادەن ئەو کات هێندێک لە خێڵە بڵین شێخ و لە ئەو پیاوە ئاینیەکانی ناو کورد لە دژی هەستاون ئێمە دەبینی شێخ سەعیدی پیران چۆن مەسەلەن سەرکوت دەکرێ و چۆن مەسەلەن یعنی لە شەڕی ئەرمەنیشدا هەروەکو خۆت دەزانی تاڕادەیەکی نازام چەندە زۆریا ئەوە کورد بەشدار بووە لە سەرکوتکردنی لە قەتڵوهامی بەڵە ئەرمەنەکاندا ئەوانە هەمووی ئەو باسەمان بۆ دەچێشن کورد بۆ خۆی دیاری نەکردو سیاسەتەکانی خۆیانی پاشیان بڵین وە دوای سیاسەتی تورکەکان کەوتووە لەگەڵ وان چۆتە پێشێ ئەوانی بە ناوەندی جیهانی ئیسلام لێرەیە ئەو قسەی کاڵێ گوایە کورد غەدری لێکراوە بابینەوە سەر پەیماننامەکە باشە مێژەکەمان باس کرد دوایەوە ئەوەی کە تۆ باسی کرد وەڵامی ئەم پرسیارەی منایەتەوە کە بۆچی عەرەبەکان بوون بە دەوڵەت ئەو دەوڵەتی کە ئێستا هەیە و
بەڵام هەلومەرجی کورد بە دەوڵەت نەخولقا بۆچی جیاوازی کرا لە نێوان کورد و عەرەب ئەو شیتاڵی بەڕێستان باستان کرد وەڵامی ئەم پرسیارەیەتەوە بەڵام ئەوەی کە ئێمە گرنگ ئێستا باسیکەین کورد خۆی بە مەخدوورە زانێ کورد خۆی بە قەدر لێکراوە زانێ لە هەموو ئەو پەیماننامانەی کە کراوە لە ناوچەکە بە تایبەتی پەیماننامەی لۆزان بە بڕوای تۆ کورد غەدر لێکراوە یا ئەوە دابەشکردنێکی ئیمپریالیستی ئەو سەردەمەی ضروریەت بووە نەک کورد زۆرێک لە نەتەوەکانی تر هەر کورد نەبوو لەناو ئەو جوغرافیەیە بەو شێوە بەڵام ئێستا بۆ کورد لەناو هەمیانە خۆی بە غەدر لێکراوە زانێ ئەکرێ شرۆڤێکی ئەم وەزعە مەنتاڵەتەی کوردمان بۆ بکەی ئەگەر زەحمەت بێت بەڵێ بەسەرچاو کاگرزگاری هێژە ئەمن ئاوای بۆ دەچم بۆ مەسەلەکە ئەویژەوەیە کە هەرچەنە بەرنامەکەمان درێژەی پێشەکە بکێ سەلاح من حەزەکەم ئەم پرسیارە وەڵامی ئەم پرسیارە دوا وەڵام بێ ئەوانەی ترماوە دای بنین بۆ بەرنامەی داهاتوو زۆر باشە بەرنامەی داهاتوو دەتوانین لەسەر ئەو سیستمی مەلوک و تەوایفی کە لێرە نەگەیشتینێ ئەوە زیاتر وە هەندێک ئەم بابەتە درێژەی هەیە بەڵێ کورد نەیتوانی لە شەڕی یەکەمی جیهاندا نوێنەرایەتی سیاسی پێک بێنێ ئەو نوێنەرە سیاسیانە هەیە بوون دژی ئینگلیز شەڕیان کرد وەکو شێخ مەحموود و شێخ سەعیدی پیران کە یارمەتی تورکەکانیدا لە شەڕ لە دژی بڵین ئەو وڵاتانێک کە دانەویست عوسمانی بڕۆخێنن ینی کوردە و وشیاریەی ینی هێزێکی وەکو گەنجە تورکەکان لە نێو کورددا نەبوو گەنجە تورکەکانیش دانەویست تورکەکان بگۆڕن دژی عوسمانیەکان بوون دژی لەگەڵ ئیسلام زۆر نەدەهاتنەوە سێکۆلار بوون سیستیمێکی مۆدرنی دەوڵەت میلەت و دەوڵەت نەتەوەیان دەویست ئەوە لەواندا هەبوو ینی ئەوانیش هێزێکی زۆری تورک هەبوو کە ئیسلامی دەویست بەڵام ئەوان بەهێزتر بوون و توانیان زاڵ بن بەسەر ئەو هێزە تورکەی کە لایەنگری لە ئیسلام و ینی لە نێو تورکەکان ئەو هێزانە هەبوون دانەویست بگەڕێنەوە بۆ خەلافەت و بۆ عوسمانی و بۆ ئیمپراتوری و ئەو شکستەی ئێستاش دەبینین ئەردۆغان هەر دەیهەویست بە هەر شێوەیەکی بێ ینی ئەوەی کە هێزە ئیسلامیەکان لە تورکیا سەرکوت کران و لە ماوەی 70 ساڵی ڕابردوشدا تا هاتنە سەرکاری ئەردۆغان وەکو هێزێکی سیاسی ئیسلام ڕێگا پێدراو نەبوو نەی دەتوانی ئاڵ و گۆڕ پێک بێنێ لە کۆمەلگادا بەڵام کورد بڵین لایەنگری لە عوسمانی کرد زۆربەی شەڕەکاندا نەیانتوانی نوێنەرایەتی سیاسی پێک بێنن ببنە تەرەفی گفتوگو دوایە جگە لەوەش سزا دران ینی ئەوەش دەکرێت بڵێ کە ئەوانەی کە پاداش دران ئەوانە بوون کە هاوکاریان کرد هاوکاری ئینگلیسیان کرد وەکو ئەو شەریف پاشا خۆی نا بەڵام کوڕەکەی و شەریف پاشاش دەیهەویست دەستی کلۆنیال یان ئیستیعمار لەوێ نەمێنێ کوڕەکەشی هەروەها عەرەبەکانیش نایان دەویست چونکە ئینگلیسیەکان هەروەک دەزانی شوێنە گرینگەکانیان بۆ خۆیان هەڵگرت لەولاش فەڕەنسەویەکان مەسەلەن بەغدا بەسرا ئەو شوێنانە شارنشین بوون و لە ڕووی ئابوووریەوە گرنگایەتیان هەبوو لە ڕووی سیاسیەوە هەیان بوو لە سووریەش عینیشت لە لوبنانیش عینیشت لە حاڵێکدا ئەو سەحرا و ئەو شوێنە بادیە نشین و ئەو خێڵ و هۆزانەی لێبوون و ئەوانیان سپارت بە عەرەبەکان خۆیان حکمی تێدا بکەن شارە گرنگەکانیان بۆ خۆیان هەڵگە هەڵبەت دوای بۆیان بەڕێوە نەچوویان سەردەمی ئیستیعمار و کلۆنیال بەسەرچوو تحویل درانەوە بەڵام ئەو دەوڵەتانە بوونە دەوڵەتی کارتۆنی ئەوە زۆر زۆر گرنگە لە بەرنامەی داهاتوودا باسی بکەین کە دەوڵەتی کارتۆنی چییە دەوڵەتی کارتۆنیان بۆ عەرەبان دروست کرد زۆر کەس پێیان شتێکی باشە ئەگەر دەوڵەتێکی کارتۆنیش بۆ کورد دروست کرابە لەو کاتیدا بەڵام هەروەک باسم کرد خێڵ و هۆزە عەرەبەکان هەرچەند پێک نەهاتن لە کۆنفرانسی دەمێشقێدا زۆر پێکەوە تووشی کێشە بوون و یەکێتی دەنێوانیاندا نەبوو دژی یەکتر بوون ئینگلیز یارمەتیدان کە دەسەڵاتێکی سیاسی دروست بکەن و تەنانەت قەوارەی ویلایەتی مووسلیش کە تورکیا تاماوەیەکی زۆر داوای دەکرد خستە سەر پادشایەتی فەیسەڵەوە ئەو کاتی ئینگلیز ئەو خزمەتانەی پێکردن کە ئەوانە هەرچەند بوونە دەوڵەت نەتەوەی یا بڵین نەبوونە دەوڵەت بوونە دەوڵەتێکی
بە هەر حاڵ بتوانن حکم بکەن و دوایش دیتمان کە ئەو سایکس پیکۆیە جگە لە ئێران کە سنوورەکانی وەک خۆی ماوە تەواوی کێشەی ئیسرائیل و فەلەستین و لوبنان و سووریە و عێراق دەگەڕێتەوە سەر ئەو مەسەلەیە. یعنی ئەو هەموو خەڵکە کوژراوە لەو 70 ساڵەدا، ئەو هەموو کارەساتە ڕوویداوە، دەکرێ بڵێ دایکی ئەو کارەساتانە ئەو ڕووداوی دابشکردنەیە کە بە پێی بەرژەوەندی فەرانسە و ئینگلیس کرا، نەک بە پێی پێکهاتەکان، نەک بە پێیەوەی کە ئەو پێکهاتانە تایبەتمەندیەکانیان چۆنە، ئەو پێکهاتانەی لەگەڵ یەک دێنەوە، ینی بە شێوەیەکی ئەو جوغرافیایە ئەو سنوورانە بچێشرێن کە لەو سنوورەدا کێشەی مەسحەبی، کێشەی تایفی، کێشەی ئاینی، کێشەی قەومی دروست نەبێت. ڕاست پێچەوانە بوو، هەم سووریا هەم لوبنان هەم عێراق بوونە مرکز و ناوەندی کێشەی تایفی، کێشەی مەسحەبی و دوایش داعیش کە پەیدابووتی ئەمنە و سنوورانم قبول نییە، ئێمە حەڵەب و مووسڵ دەبێت یەک ببەستینەوە، ئەمە یەک میلەتین لەگەڵ ینی بەشە سونیەکە داوای ئەوەی خۆی دەکرد، ینی بڵین داوای سنوور و جوگرافیای خۆی دەکرد، چونکە ئەو جوگرافیایە بە هەڵەدا ڕشرا بوو. ئایا دایانتوانی بە شێوەیەکی دیکە داڕێژن؟ بێگومان دەکرا، بەڵام ئەویان نەکرد بە هۆکاری ئەوەی کە هەم وەکو مێژونووسان هێندێکیان دەڵێن زانیاریان ئەو کاتی زۆر کەم بوو لەسەر ئەو پێکاتانە، حتا زۆریان ناندزانی جیاوازی شیعە و سونی چییە، هەڵبەت نەک ئەو مستەشارانەی کە ناردیانن. مەسەلەن ئەوەی سایکس پیکۆی سایکس شارەزایی زۆر هەبوو، بەڵام سایکس نەبوو کە بڕیاری دەدا کە ئەو سنوورانە چۆن دەچێشتێن. ڕێبەرانی سایکس بوون لە ئینگلیستان کە ئەو بڕیارەیان دەدا. سایکس زۆر 1990 فەوتی کردیانی زۆر زوو مرد، بەڵام زانیاری لەسەر پێکاتەکانی ناوچە هەبوو، زانیاری زۆریشی هەبوو، بەڵام ئەوەی کە سنوورەکانی دیاری کرد ویست و خواستی سایکس بەتەنێ نەبوو، بەڵکو سیاسەتمەدارەکان بە پێی بەرژەوەندی دیکە، بە تایبەت کە مەسەلەی نەوت دۆزراوە و ئەو گرنگایەتی پەیدا کرد دیسان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ماوەیەک بۆ ئینگلیسیەکان، دوایە وردە وردە ئەو گرنگایەتێشی لە دەستدا ئیتر مداخلەیان نەکردەوە، وازیان لێهێنا، ینی مێژوو بۆ خۆی ئەو ڕەوتە هاتە پێشێک کە ئێمە بینیمان بەم شێوەیە. بەڵام زۆر باشە باسەکە بە لێرە زۆر درێژ نەکرێتەوە، بەس ئەوەندە دەڵێم کە کورد نەیتوانی نوێنەرایەتی سیاسی دروست بکات بۆ ئەوەی کە ببێتە تەرەفی گفتوگۆ لەگەڵ ئینگلیسیەکان، لەگەڵ فەرانسەویەکان، و بە پێی ئەوەش کە هاوکاری نەکردبوو، دژایەتی کردبوو، شەڕی کردبوو، ئەوانە بوونە هۆی ئەوەی کە سزا بدرێ لەو مێژووی شەڕی یەکەمی جیهانیدا. بەڵێ سپاس دەکەم کاک سەلاح. بەڕێزان خۆشەویستان، بەرنامەیە درێژەی هەبێ. ئەمە لە بەرنامەی داهاتوومانە باسی هەڵوەشانەوەی لۆزان و گەڕانەوەی ماف و مەقدورەتی کورد کە زۆر لە ڕۆشنبیران و منەوەران و ئەوانە زۆر دەرباسێکن، تەنانەت لەم سیمینارەی ئەم ماوەیەشە باسیەوە کراوە. کورد بەشکراوی ئەو دابشکاری و پارچەکردنی دەوڵەتی عوسمانیە، ئەو دابشکاریش دەوڵەتانی وەک تورکیا و سووریا و عێراقی دروست کردووە. چه هێزێک یا بڕیارێک دەتوانێت ئەمە بکەم هەڵوەشانەوەی بکات. لە بەرنامەی داهاتووە ئەم پرسیارەکەین کاک سەلاح، هەروەها پرسیاری ئەواکەن لە 100 ساڵی ڕابردووە گۆڕانکاری زۆر بەسەر دەوڵەتان و ناوچەکە داهاتووە، کورد و کوردایەتی و منەوەرەکانی هەر خەریکی هۆنینەوەی ئەفسانە و دروستکردنی مێژوویەکن و لە سیمینار و کۆڕی حیزبی بەرژەوەند ئامێزدا کەسانی بندیوار و جاش و ڕابرد و لەکەدار بە یەکەوە کۆ دەکەنەوە و مەسرف دەکرێن و گوتاری دووفاقی پێشکەش ئەکەن، وەک ئەوەی لەم ماوەیەدا ڕوویدا کە لەلایەک داوای هەڵوەشانەوەی لۆزانەکەن، لەلایەکی تر داوای پارێزگاری لە ئەزمموی باشوور و ڕۆژئاواکەن. ئەمە دووفاقیە لە بیر و بۆچور و هەڵسەنگاندنی ئەو کۆڕ و سیمینارەی کە لە لۆزان کرا لەم ماوەیەدا. ئێمە لە بەرنامەی داهاتووە ئەم پرسیارانە و هەنێک پرسیاری تریش کە بە هەزرمانە بێ کاک سەلاح ئەیوروژێنین بۆی زیاتر بابەتەکە چڕ و پڕتر بکەین، هەروەها بینەرانیش هەروەها ئێمەش سوودی تایبەت لە زانیاریەکانی بەڕێستان وەربگرین. من ئەمڕۆ زۆر سپاس دەکەم ئەرکی کێشە کە ئەم بەرنامەی لەگەڵ ئێمە پێشکەش کرد. زۆر سپاس، هیوادارم لە بەرنامەی داهاتووە جارێ نازانین کاتەکەی کەیە کاک سەلاح، ئەگەر ئەم هەفتەیە بێت
مثلا بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی بۆ من باشترە بێت بارحاڵ هەچی کاتێک بۆ تۆ گونجاو بوو ئێمە گفتوگۆگەین لە داهاتوە هیوادارم توانین بەرنامەکانی تر درێژە پێبێن و ئەم زنجیرەیە کۆتایی پێبێنین. زۆر سپاس بۆ بەشداریت. ئەگەر وتەیەکت هەیە لە کۆتاییدا لە خزمەتام. نەوەڵا زۆر سپاسیەوە دەکەم. هەندێک مەوزوع هەن کە لە بەرنامەی داهاتوودا باسییان دەکەین کە لێرە ئێمە نەگەیشتینە. یەک دوو مەوزوع مەسەلەن سیستمی مەلک و تەوایفین باس کرد، دوایش بۆچی ئینگلیسیەکان عەرەبەکان و کوردەکان پەیوەندیان چۆن بوو عەرەبەکانیان هەڵبژارد و ئەو جیاوازیە لێرە کەمێک باس کرا، بەڵام لایانی زۆر لە وەڵامەکانێ باسێک من پرسیارەکەم هەبوو بەڵام لە بەرنامەی داهاتوە ئەمە ئورژێنێ بەڵێ هێندێک پرسی تریش هەیە. زۆر خۆشحاڵ بووم کاک ڕزگار. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەرانی بەڕێز کە سپاس بۆ دەرفەتە کاک سەلاح عەباسی. ڕێز و حورمەت بۆ ئێوە بەڕێزان خۆشەویستان. بەڕێزان ئەم بەرنامەی لێرە کۆتایی پێهات. من لە فەیسبوک گرفتی شێرکردنم بۆ هاتە پێشەوە، دیارە دۆزیمەوە کە ئەوەکەی، بەڵام هەتا 24 ساعت ناتوانم من ئەم بەرنامەیە شێرکەم، بەڵام ئێوە بەڕێزان ئەگەر هات و لە لای خۆتانەوە توانن بەرنامەکە شێرکەن بۆی بەڕێزان و خۆشەویستان زیاتر بیبینن. تا بەرنامەی داهاتوو هیوادارم لە خۆشیابن، بە کامەرانیتان ئەسپێرم.